پێکهاتە جیاوازەکان لە شارۆچکەی قەرەتەپا یەکڕان لەسەرەوەی باشترین بڕیارێک کە بەرژەوەندی ئەوانی تیادا بێت گەڕانەوەی ناوچەکەیانە بۆ سەر پارێزگای کەرکووک و دواتریش هەرێمی کوردستان. ئەوە بە مافێکی دەستوری و مرۆیی خۆیان دەزانن. وەکو پێکاتی نەحی قەرەتەپە بە کورد و بە عارەب و بە تورکمان و حەز ئەکەن ئیمڕۆ بە لە بەیانی نەحی قەرەتەپە بکەوێتە سەر هەرێمی کوردستان. هەرێمی کوردستان خۆی نەحی قەرەتەپە جاران لەسەر هەرێمی کوردستان بووە، لەسەر قەزای کفری بووە، قەزای کفری لەسەر محافظەی کەرکووک بووە. ئیسا کە ئێمە ئەم نەحی قەرەتەپە لە محافظەی دیالە هیچیان بۆ ناکرێت. أي بمعنى المواطن البسيط له حق يقول گەل مافی ڕەوای خۆیەتی داوای گەڕانەوە بۆ سەر هەرێم بکات. ئەوە ڕوونە کە بەرژەوەندی خەڵکو و ناوچەکە ئەوەیە دەستور جێبەجێ بکرێت و ئەم ناوچەیە بخرێتەوە سەر شوێنە ڕەسەنەکەی خۆی. 10 ساڵ لەمەوبەریش نوێنەری پێکاتەکانی کورد و عەرەب و تورکمان ئیمزایان لەسەر داواکاریەک کردووە و ڕەوانەی پارێزگای کەرکووکیان کردووە کە ئەم شارۆچکەیە بە پێی دەستور لە دیالە دابڕێت و بخرێتەوە سەر کەرکووک. ئێستاش هەمان داوا وەک خۆیەتی و زیاتریش سوورن لەسەری. ئێمە لە ناو خەڵکین، ئێمە خەڵک بە ڕۆژانە هاتوشەمانەکە لە شێخە عەشەتەکان لە ئەنجومەنی دیاکان لە خەڵکە ئیناگان هەموویان پێیان باشە و داواکەن بکەونە سەر هەرێمی کوردستان. ئێمە وەکو ئەنجومەن لە 2007 کتابی ڕسمیمان کرد بۆ ئەنجومەنی پارێزگای کەرکووک بە ئیمزای هەموو ئەندامەکان عارەب و کورد و تورکمان و هەمومان ئیمزامان کرد بگەڕێنەوە سەر کەرکووک. قەرەتەپە 43,000 دانیشتووی هەیە. پێش ساڵی 1975 ناحیەیەکی پارێزگای کەرکووک بووە و لەو ساڵە بەدواوە بە مەرامی تعریبی ناوچەکە دەسەڵاتی بەعس خستێ سەر دیالە. بەڵام لەو ساوە هەتا ئێستا خەڵکی ئەم شارۆچکەیە دڵیان بەم گۆڕانکاریە خۆش نەبووە. 10 ساڵ لەمەوبەر پێکهاتە جیاوازەکانی ئەم شارۆچکەیە لە ڕێگەی نوێنەرەکانیان لە ئەنجومەنی ناحیەکەوە داوایان کردووە قەرەتەپە بخرێتەوە سەر هەرێمی کوردستان. ئێستاش هەمان هەڵوێستیان هەیە و داواکەن سەرکردایەتی سیاسی کوردیش بۆ ئەم پرسە لە پشتیانەوە بێت. سامان کەریم کورد، سات نیوز، قەرەتەپە.